کارەکانی هەمووی تعبیرین گزارش لە زۆر شت ئەکا وەکو سیاسی وەکو کۆمەڵایەتی وەکو ئابووری ئەویش دیارە بە زۆر لێ هاتووی بۆ شارەزاییەوە کارەکانی تێکەڵ بە ڕنگ کردووە تێکەڵ بە هێڵ و شێوە کردووە. لە ڕێگەی فڵچەکە و ڕەنگەکانیەوە ویستێتی بچێتە قوڵایی ژیانی ئەو مرۆڤانەوە ڕۆژە تێکەڵ بە خوڕافات بووە تێکەڵ بە ژیانی سیاسی و ئیجتیماعی و کۆمەڵێ لەم شتانەی تیا هەتا لە ڕەنگیش. لێرەدا مرۆڤ تەوەری سەرەکی کارەکانە مرۆڤ و گۆڕانکاریەکان مرۆڤ و جێکردنەوەی لە ناو کۆمەلگای ئێمەدا جگەل لەوە کە من قسەم لەسەر چەندین کارەساتی کە بەسەر مرۆڤی کوردەدا هاتووە لە هەڵەبجە و لە کیمیاباران و لە ئەمفال من هیوادارم ئەمڕۆکە ئەم کۆمەڵە زۆرە لە تابلۆ کە بە خەبارەی جیاوازن هێنامە بۆ ئێرە جێگەی دڵخۆشی و جێگەی ستایشی ڕخنەگران و بینەرانی شاری هەولێری خۆشەویست بێت. لحم عجین وقتی بدو درهم ابو تقریبا شوله ما وقتی گوشت خمالی و گوشت پاکش بود لحم عجین ما مشهور بود یعنی یا بناودار بود لحم عجین ما حتی 8 و 4 دینار بود او پاره اصلی بود مبدو درهم فروت مرحله چون 2 درهم و 20 فلسا 2 پیتزا سفری ارمان عادی که فکر بینم بله خود زادوان پاکشه زادوان پاکشه و هندی سال حجیه که بین استاگ قدیمه مثل ولا حتى في قبي مستعمر اكو شغل لحم عجين كفن خدي ارزان ترجي طبعا مناسبه 1500 2000 لحم عجين يعني چتره بشي لفاقي بخود 1000 دران تير نبيدن اي بجيت سوباس هذا ما ساكبينه بله ورزشستان براستی تشتي خمولي قالك يعني قالك جرو تشتيتن مثلا معلباتن بنيره فيديال تركوتتن ايرونيتتن بس بتشتي خمولي ورزشستان راستي قالك يعني رغبات عالمي والسري هاي خاصة او دو نوع بنيرك ميتين بنيره كيستانات بيجني او بنير يعني زستان رغبتك وزور والسري هاي جو صار وقتی بجن ورز زمستانه موسم تشتهشکا وقتی جوجیا پنیره دونه پازیا نیوشکا تشته آکری کردواری بزور طایبتی جوجی پنیرش ما نوعتن نوع به یکیستانه سیکاوی خوشتره